بینەرانی یازیزی پێشەنگ TV خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان دەی ئایاری 2023 لە چەند بابەت و تەوەرێک پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە پرسی هەڵبژاردن و گرنگی لای پارتی و یەکێتی چاوپێکەوتنێکمان لەگەڵ تایر حەسەن دەبێت. دواتر سەبارەت بە ڕێکەوتنی پارتی و یەکێتی و ئاژبوونەوەیان لەگەڵ یەک بۆ پێکهێنانی حکوومەت و ئیدامەدان بە کاروباریان بابەتێکی ترمان دەبێت و لەگەڵ محسین کەریم چاوپێکەوتنمان دەبێت. و دوو راپۆرتان پێشکەش دەکەین سەبارەت بە ئازادی ڕادەربرین و بۆچی لە بەرامبەر کەیسی عەلی مەحمووددا بێدەنگی هەڵبژێرا و هەروە سەبارەت بە خواستەکانی کرێکارانی کوردستاندا یەکی ئایاردا ڕێپۆرتاژێکی ترتان پیشان دەدەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ماڵی بینەرانی ئازیز هەرۆک ئاماژەم پێدا کە پرسی یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بە هەڵبژاردننی لە کوردستان و کە بۆچی ئەمە هێندە گرنگە لای یەکێتی و پارتی و بەشێکی ڕێکەوتنەکەیان لەسەر ئەوەیە. وەک ئاماژەم پێدا کە بەشی دومین بەرنامەکانمان تایبەتە بە ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی، بەڵام لە سەرەتادا لە پرسی هەڵبژاردنەوە دەست پێ دەکەین و بۆ تاوتۆکردنی ئەم تەوەرەش تایر حەسەنمان لەگەڵدایە. تایر حەسەن ئێوەرت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. گوێتان لە دەنگمان نییە، ئەگەر ئەرک کێشن لە ستودیۆکە بچنە دەرەوە دووبارە بێنەوە ستودیۆکە چونکە دەنگتان نابیسترێت. بەڵێ بینەرانی ئازیز هەتاوەکو تایر حەسەن ئەو کێشەی چارەسەر دەکات دەتوانین یەکێک لەو ڕێپۆرتاژانە تەماشا بکەین کە ئامادەمان کردووە بۆ ئێوە. ئەویش تایبەتە بە خواستەکانی کرێکاران لە یەکی ئایاردا. بینەری من. خواستی کرێکاران لە یەکی ئایاردا. لە سەرتاسەری جیهاندا لە یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران لە پاڵ نمایشی چینایەتی و ڕژانەسەر شەقامەکان و ئەنجامدانی مارشایاریەکان کرێکاران خواستەکانیان بەرز دەکەنەوە. ئەمساڵ لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا وەستانەوە بەڕووی گرانی و کۆتایی هێنان بە جەنگ لە خواستە سەرەکیەکانی کرێکاران بوون. بە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە بازیان کرێکاران بە هاوکاری بڵاوکراوی دەنگی کرێکار خۆیان مەراسیمی یەکی ئایاریان ئەنجامدا کە تێیدا بەجیا لە کۆمەڵێک وتار و باسکردن لە دۆخی کرێکاران هاوکات خواستەکانی کرێکارانیش بۆ ئایاری ئەمساڵ بەیان کران. ئەمڕۆ من لە یەکی ئایاردا لە یەحەی داخوازیەکانی کرێکارانی کوردستان لەم ساڵدا بۆ ئەخەمە ڕوو خواستەکان لە 16 خاڵ پێکهاتوون و کۆمەڵێک داوا لە خۆ دەگرن، وەک بەرزکردنەوەی کرێکاران بەپێی پێداویستیەکانی ژیان، گۆڕینی گرێبەستەکاتیەکان بۆ گرێبەستی هەمیشەیی، قەدەغەکردنی لێبڕینی موچە، دانی بیمەی بێکاری یان ڕەخساندنی کاری گونجاو، دیاریکردنی لانی کەمی کارکردن بۆ 8 کاتژمێر و 5 کاتژمێر بۆ کاری سەخت. 12 هەڵگرتنی فەزای ئەمنی و بێدەنگکردنی کرێکاران لە ناو کارگە و دامەزراوەکاندا، دابینکردنی لانی کەمی پشوو، سەلامەتی شوێنی کار، هەڵگرتنی فەزای ئەمنی لە شوێنی کار و مافی خانەنشینی بۆ کرێکارانی بیناسازی. 15 بیمەی تەندروستی بۆ کرێکاران و هەموو هاوڵاتیانی کە کەم دەرامەتن لە کوردستاندا. ئەمانە بەشێکی سەرەکی بوون لە خواستەکانی کرێکارانی کوردستان لە یەکی ئایاری ئەمساڵدا. بۆ گەیشتن بەم خواستانە هەڵوێستی لایەنی پەیوەندیدار و هەوڵ و کۆشی کرێکاران یەکلایی دەکاتەوە. ماڵی بینەرانی عزیز ئەوەی گوێبیستی بوون ڕێپۆرتاژێک بوو سەبارەت بە خواستی کرێکاران لە یەکی ئایاری ئەمساڵدا. ئەوەک لە راپۆرتاژەکەدا ئاماژەی پێکرا لە وڵاتانی جۆرا و جۆر خواستێکی ئایار پێشکەش دەکرێت و لە کوردستانیش ئەوە بەشێک بوو لەو خواستانەی کە بینیتان لە ڕێپۆرتاژەکەدا. ئێستا نازانین بزانین تایر حەسەن گوێی لە دەنگی ئێمە هەیە نە. تایر حەسەن گوێت لە دەنگی ئێمە هەیە ئێستا؟ دەی زۆر باشە ئەو کێشەیە چارەسەر بوو. سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت.
زۆر سپاس بۆ ئێوەش بۆ گوێگرانی پێشەنگ تیڤ. مەڵە جارێکی تر پارتی یەکێتی ڕێکەوتنەوە لەسەرم تەوەرە دواتر لەگەڵ محسین کەریما زیاتر قسە و باز دەکەین، بەڵام یەکێک لە تەوەرە گرنگەکان کە کراوەتە دەستورکاریانەوە و لەسەر بنەمای ڕێکەوتون پرسی هەڵبژاردنە. لەسەر هەڵبژاردن کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە، بەڵام ئەوێ بزانم کە بۆچی لای ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی پارتی و یەکێتی هێندە بابەتێکی گرنگە کە ئەتوانن تەنانەت دوای ئەو کەشمەکێش و عاجزبوونی 6 مانگیە ڕێکەوتنی لەسەر ئەنجام بدەن. ئەوەی کە لە نێو هەواڵەکانە ئەبیسترێت کە گوایە ئەمریکا و غەرب و ئەمانە فشاریان بۆ هێناون کە مەسەلەی هەڵبژاردن بخەنە دەستوری کاری خۆیان و کێشەکانی خۆیان ئەگەر هەر بۆ کاتیش بێت بۆ کاتێکی دیاریکرا و تەخیرکەن وە سەرنجام هەڵبژاردن بکەن. لە 92 تاوەکو ئەم ساتە وەختەی کە من و تۆ قسەی تیاکەین مەسەلەی هەڵبژاردن و سیناریۆی هەڵبژاردن و پەرلەمان تەنیا شکلێکە، تەنیا چوارچێوەیەکی بۆشێ بۆ بە قانونی بۆ شاردنەوەی دەسەڵاتێکی میلیشیایی کە یەکێتی و پارتی لە کوردستان هەیەە. جۆرێکە لە هەوڵدان بۆ نیشاندانی چوارچێوەیەکی قانونی بەرەوڕووی دنیا تا بە دنیا بڵێن کە ئێمە نوێنەرایەتی خەڵک بە زۆری چەک ناکەین، بەڵکوەوە تا سنووقی هەڵبژاردن هەیە، خەڵک گەشن بەسەر سنووقەکانی هەڵبژاردن و دەنگەدەن حاکمیەتێک و دەسەڵاتێک و تواناییە کە ئێمە لە کوردستانە حکوومەتی پێەکەین لە قانونیەکەی لە دەنگدانی خەڵکە وەرمانگرتووە. بەڵام ئەگەر باوەڕیشمان وابێ قەناعەتمان وابێ کە من پێم وانە مناڵی تەلەبەی ئیبتیداییش ئێسەی تر مەسەلەی هەڵبژاردن و مەسەلەی پەرلەمان بۆی گاڵتەجاریە، بەڵام ئەگەر بۆی لە حزەیەک باوەڕمان وابێ کە پەرلەمان پەرلەمانێکی نۆرماڵە، پەرلەمانێکە کۆک هەرجێگێکی دنیا کە هەیە، خەڵک بە ئازادانە چێت دەنگەدا و بەرهەمی دەنگدانەکەیە کە ڕائگەیەندێت لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوە. ئینتیخاباتی پێشوو بەهینی عێراقیشەوە لە ساسی نەگەیشتە لە ساسی دەنگدەران. بەم معنایە ئەگەر انتخاباتێک ئەگەر هەڵبژاردنێک لە 150 زائیدەنی یەک نەبێ هیچ جۆرە قانونیەتێکی نییە و ئەو دەسەڵاتی کە لەو جغرافیا دیاریکراوەیە هیچ قانونیەتێکی نێودەوڵەتی نییە و ڕای خەڵک نییە. بۆیە انتخاباتی پێشوش نەگەیان بەو هەموو تەزویرە، بەو هەموو بەبارمتەگرتنی پاروی خەڵک، بەبارمتەگرتنی موچەی خەڵک، بەو هەموو بودجە بەلاحەی دەستگاکانی ڕاگەیاندن بە مینبەری مزگەوتەکان، بەم هەموو کەناڵی تەلەڤیزۆنیەکە هەیان بوو، بەم هەمووی ئیمتیازات و دەمانچە تەوزیعکردن و زەوی تەوزیعکردن و ئیمتیازدان بەم و بەو ئەم هەموو میدیازە بەلاحە هێشتا نەیانتوانی نیسبەتی خەڵک دەنگدەری کوردستان بگەێنە لە 150 بەڵکو لە 130 بوو بەو هەموو تەزویرەشەوە کە بیان. بۆیە ئەمەی کە ئێستا لە سەر ڕێکەوتون بە هەر حاڵ کاتەکەی بەسەر چووە ئەمریکا و غەربی ژەمانیان کە داناوە لە کوردستانە بە هەر حاڵ خۆ ناتوانن بڵێن ئەمە دوو دەسەڵاتی میلیشیاییە، بۆ یانێ سیناریۆ بجێڕن بە هەر حاڵ بڵێن ئەمەکەیتر ئەم حکوومەت و دەسەڵاتەکە هەیە نەرایەتەکەی لە خەڵکەوەریە دەنا هەموو کەسێک دەزانێکە چوارچێوەیەکی پوچی بێناوڕۆکە ئەوەی کە لە کوردستانە پوچترین دیاردەی سیاسیە مەسەلەی هەڵبژاردن و مەسەلەی پەرلەمانی کوردستان. بەڵام زۆر جار کە خەڵکی ناڕازی دێنە سەر شەقامەکان وتار دەنووسن هەتاوەکو چەند شێوەی تر لە ناڕەزاتی دەربڕین، نوێنەرانی دەسەڵات دێنە سەر خەت و دەڵێن وەرن لە سندوقەکانی دەنگداندا بە یەکلای بکرێتەوە، با لەوە دیاری بکەین کە دەسەڵات بەکێ بێت، یاخود لایەنەکانی تری بەشدار بووی وەکو ئیسلامیەکان و گۆڕان دەڵێن با لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە تۆڵەیان لێ بکەینەوە. لە واقعیدا ئەمە چەندێک ئیمکانی هەیە لە کوردستاندا کە لە ڕێی دەنگدانەوە بتوانرێت دەسەڵاتی یەکێتی و پارتی پاشەکشی پێ بکرێت؟ جا زیاتر لەوەی کە تۆ باسی کرد هەنێک ڕۆشنبیری ناحاڵیش هەیە کە ئەڵێ یان نازانم ئامانجیەتی یان هەرخۆی بەڕاستی ناحاڵیە، دەڵێ ئەگەر ئینتیخابات نەکرێ فەراغێکی قانونی لە کوردستانە دروست دەبێت. وەکوەوەی یعنی ئەزانی چۆنە هەر کەسێک هەر حیزبێکی سیاسی هەر کەسێکی دیاری کراوە هەر ڕۆشنبیرێ هەر کەس بۆ گۆڕینی هەلومەرجی سیاسی ئێستا بەرەو باشتر بۆ گۆڕینی هەلوبهێنانەکایی هەلومەرجێک کە بە قازانجی خەڵکی کوردستان تەواو بێ ڕێگەی پەرلەمان و هەڵبژاردن پیشانی خەڵک بە بێشک ئەو کەسە بەرژەوەندی لە دەسەڵاتدارێتی سیاسی ئێستاە هەیە و بەشێکی ئەگەر بەشەکەی کەمە دەیەوێت زیاییکە دەیەوێت ئەم حکوومەتی هەرێم و ئەم دەسەڵاتە و ئەم شێوازە لە حکومداری و حاکمیەت لە کوردستانە
ببێت و بەرژەوەندی هەیە لەمانەوە بۆی ڕێگەی پەرلەمان پیشانی خەڵکەیە دەنا هەموو کەسێک گەزانێ ساڵی 2015 وەختێک پارتی لەسەر مەسەلەی سەرۆکایەتی دەرگای پەرلەمانی داخست لە دێگەڵە نەهێش سەرۆکی پەرلەمانەکە بگەڕێتەوە بۆ پەرلەمان یەک ساڵ پەرلەمانی کوردستان داخرانە ئەو لە ئاوتەکانی خوارد و نەفەراغی قانونی دروست چونکە لە ئەساس یەکێتی و پارتی بە هەڵبژاردن نهاتون تا بە هەڵبژاردن تۆ لایەن بەری یعنی ئەمە قسەیەکی خۆش خەیاڵیە تۆ پێت وابێت لە ئینتیخاباتە بەشداریەکەی ئەگەر بووی بە ئەکسەریەت کاک مەسعود بارزانی لەسەری ڕێژیەتە خوارەوە لە پیرمامیەتە خوارەوە نێچیروان بارزانیش سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەجێ هەڵۆ فەرمو دای وەرە تۆ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بە هێزی زێڕەڤانی و هێزی پاراستن و ئەمانە هەمووی خاتە ژێر دەسەڵاتی ئەوە کە ئەکسەریەتە ئەمە خەیاڵ ئەمە قسەی قۆڕ ئەمە قسەی پوچە هەمە مناڵێکی ژەزانێت کە مەسعود بارزانی خۆی وتی بە خوێن هاتوین بە خوێنە ڕۆین مەلا بەختیار خۆی وتی یەک کورسیش بێنین یەکێتی هەر یەکێتیە بۆیە بە دوو دەسەڵاتی میلیشیای زەبەلاح کە سەربەت و سامانی کوردستانە کرێب بەگەرویانە ئەمانە بەم شێوەیە حاکمیە دەکەن بۆیە چوارچێوەیە کە لە پەرلەمانە دایان ناوە بۆ ئەوەیە کە بڵێن ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی قانونیە و دەسەڵاتێکی هەڵبژێراوی خەڵکە تازە ئێستا ئەوەش نەماوە خەڵک گاڵتەی دێ خەڵک بەشداری ناکات نەک لە کوردستان هەتا لە عێراقیشە خەڵک بەشداری ناکات لەبەرەوەی خەڵک بەو نەتیجەیە گەیشتووە کە لە ڕێگەی دەنگدان و پەرلەمانەوە تۆ ناتوانی هیچ ئاڵوگۆڕێ لە ژیانی و کۆمەلگای دروستکەی بڕوا بکە ئەو بودجە زەبەلاحی لە 92 بۆ پەرلەمانی کوردستان جا بە معاشەکانیان بە سیارەکانیان بە خانووەکانیان بە حیمایەکانیان لە 92 کە سەرفەکرێ بۆ ئەم دەستگا پوچ و بێناوە ڕۆک و هیچ لە باران نەبووە ئەگەر بێت و ئەو سەرۆت و سامانە تەوزیع بکرایە لە کوردستانە لە هەموو گەڕێکێکە ئەوتوانی بە ستانداردی یابان مەکتەبێ بۆ مناڵانی کوردستان دروستکەی کە هەمی بە بەلەر ڕۆشتۆ هیچ مجموعەیە کەس دانیشتون و یەن و ئەڕۆن و هەر وەختێک زانی ئەڵێمە ئەمە هیچ کاران هیچ نەخشی هەیە تۆ تماشاکە ئەمانە کە ئەڵێن ئەم هەلومەرجەی لە ئێستا لە هەرێما هەیە و ئەم دەستکەوتانی کە لە کوردستانە هەیە هەمووی بە خوێنی شەهیدان دروست بووە قسەی پوچن ئەمریکا لە ساڵی 91 بۆ بەرژەوەندی و قازانجەکانی خۆی بۆ زلهێز داسەپاندنی زلهێزی و ئەسکەرتارێتی خۆی لە دوای کۆتایی هاتنی جەنگی سارد هات جەنگێکی لە عێراق و لە خەلیجا خەڵقان بۆ نیشاندانی قودرەت و میلیتاریزم و ئەسکەرتارێتی خۆی بەسەر دنیاە و نەتیجەتەن خەڵکی کوردستانیش لەو هەلومەرجە کەڵکیان وەرگر ڕاپەڕین بوو لە ماوەی تقریبا 15 ڕۆژ 25 ڕۆژدا خەڵکی بە بلیۆنی ئاوارە بوون ئەمریکا هێڵی پانی خەتی 32 داناوەیەکی کوردستانی کرد بە ئۆردوگایەکی ئاوارەی لە هەموو جۆرە خەسڵەت و تایبەتمەندێکی کۆمەلگا سڕیەوە کردی بە ئۆردوگایەکی ئاوارەی لە عێراقی دابڕی یەکێتی و پارتی هێنا بە دیار ئەم ئۆردوگا ئاواریەوە داینان هەتاوەکو ئێستا ئەم قەزیە درێژەی هەیە بۆیە نەخوێنی شەهیدانە نەقسەی پوچە خودی نەوشیمان مستەفا لە کتێبەکانی ئەڵێ ئەوەی کە ئێستا بەدەستمان هاتووە بەخەویش بە خەیاڵمانە نهات ڕاستیشەکە یعنی تۆ لە تەقوتۆخی خڕی ناوزەنەوە بە تەمابی حکوومەتی لە عێراق لە بەغا بڕوخێنی ئەم مەسەلەی بۆ پەکەکە شەروایە تۆ بە تەمابی بە تەقوتۆخی قەندیل حکوومەتی لە ئەنقەرە بڕوخێنی فقط هەوڵدانە بۆی کە لە دەسەڵاتی سیاسیە شەریک بێ ئیمتیازێکی پێ بدرێت تاوەکو ئێسام هەلومەرجە چاوەڕوانیە لە خەڵکی لە کوردستانی عێراق ماوەتەوە خەڵکیان لە چاوەڕوانیە ڕاگرتووە بەم شێوازە خەریکن شێوازی حکومڕانیەکەن و هەتا بێ ملیاردێر و میلیۆنەر زیاکات و خەڵکیش هەتا بێت هەژارترە بێ قڵشتی چینایەتی هەتا بێت بەرەو خواردتر ڕوە بۆیە نەخەڵکی کوردستان هیچ احتیمادێکیان نە بە دەسەڵات نە بە پەرلەمان نە بە کەس نەماوە ڕووداوەکانی سێ ساڵێک ڕابرد و خۆپشاندانەکان مانگرتنەکان تا قسەی تەلەڤیزۆنەکانی خۆیان هەمووانە گەواهیەوەن کە خەڵکی هیچ احتیمادێکی بەم دەسەڵاتە نییە پەیوەندی نێوان ئەم خەڵک دەسەڵاتە و خەڵک پچراوە بۆیە یانەوێت دەزەکەن بە سیناریۆ دروستکردن بەشکم بتوان احتیمادی خەڵک ڕابکێشن جارێکی بەڵام بەجیا لەم لایەنانە هەروەها ئەوەی کە ئێستا بە ئۆپۆزیسیۆنی بەرچاوی لە پەرلەماندا دەناسرێتەوە نەوەی نوێ ئەوانیش زۆر بانگەشەی هەڵبژاردن دەکەن و تەنانەت مژدەی ئەوە دەدەن کە ئەم جارە ئەمریکا و بەریتانیا و نەتەوە یەکگرتووەکان ڕێگە نادەن هەڵبژاردن لە کوردستاندا ئەنجام نەدرێ یاخود زیاتر دوا بخرێت وە دڵنیایی نیشان دەدەن بەوەی کە ئەم جارە نەوەی نوێ دەبێتە هێزی یەکەم و لە یەکێتی و پارتی دەبنەوە ئەمەیان چی دەگەیەنێت ئەم هەلومەرجێک ئێستا لە کوردستانە هەیە ئەمریکا و غەرب دروستیان کردو ئەمریکا و غەرب یەکێتی و پارتیان هێناوە لێرەدایانناوە ئەمریکا و غەرب یەکێتی و پارتی چەکدارەکەن ئەمریکا و غەرب
مستشاری سەربازیە نێرن لەگەڵ یەکێتی و پارتیا خەریک بن میلیشاکانیان بەهێز بکەن. ئەمە یەک دووهەم یەک مەسلەی تر تۆ تەماشاکە لە وەختی بزوتنەوەی گۆڕان دروست بوو بە شەرتێک کە بە مێژوویەکی دوور و درێژی ڕەهبەرەکانیەوە وەکو نەوشیروان مستەفا وەکو قادری حاجی عەلی وەکو عومەری سەی عەلی و هەموو ئەوانە کەسانێکی بە ئەزمون بوون و بەشێکی مهم بوون لە بزوتنەوەی کوردایەتی و ناسیۆنالیزمی کووردا تا زمانی لە نێوێکیتیا بوون بەشێکی زۆری هێزی سەربازیان لەگەڵا بوو لە فەرماندە سەربازیەکان و هاوکات زۆرتر سیما و تایبەتمەندی حیزبێکی سیاسی پێوە دیار بوو ڕەهبەری هەبوو ئەنجومەنی جۆراوجۆری هەبوو بە هەر هەموو بەسمەیە یەک مؤسسەیەک بوو کە زۆر لە حیزبە چوو. بەڵام ئەو هەموو دەنگەشی هێنا ئەو خەڵکە اعتیمادی پێکرد ئەو خەڵکە خۆشخەیاڵ بوو ئەو هەموو دەنگەشی هێنا نەیتوانین یوسف محەممەدێک کە سەرۆکی پەرلەمانە بگەڕێتەوە بە هەولێر نەکەر هیچ کارێکی پێ نەکرا هەموو ئیستراتیجیە کە داینابوو بە بن بەس گەیشت بۆ ێسە ئەوە وەسعی بزوتنەوەی گۆڕانەکەی بینی جا وەختێک تۆ تەماشای بزوتنەوەی گۆڕانێکی بەو هەیبەت و ئیمکانات و توانایەوە هیچ کارێکی پێ نەکرا. ئێستا ئەم دەسەڵاتی شافعەر عەبدوڵاهی دەتوانێت کارێک بکات کە هیچ شکل و شەمایلێکی هیچ حیزبی پێوە نیە هیچ شتێ نییە. ئەزانی یەک کۆمپانیایەکە پارەی لەبەردەسایە لەگەڵ تەلەڤیزۆنێکە هیچ شتێکی تر لەسەری سەرەوە زەلامێ دانیشتوە ئەم دەرەکە ئەوە هێنێ ئەوە بە ئەم دەرەکە ئەوە هێنێ لە جادەیەک کەڵک وەرەگرێ لە ئیحساسات و شعوری خەڵک. بۆیە ئەمە قسەیەکی پڕوپوچە کە ئەگەر ئێمە بین و ئێمە دەسەڵات بێنین مفاجئە ڕووەوە هەموو هەمیان دەرەکەین. هیوادارم خەڵکی کوردستان ئومێد نەکەن بەنەوەی نوێ بۆی کە ئەو سیناریۆی لە بزوتنەوەی گۆڕان بەسەر خەڵکی هێنا و خەڵکی تووشی ئەو شکستە گەورەیە کرد ئەم جارە خەڵک دووبارە تووشی ئەم شکستە نەبێتەوە کە من بە دووری ێزانم چونکە خەڵک ئومێدی بە پەرلەمان و بە حکوومەت و بە ئاڵوگۆڕ لە سایەی دەسەڵاتی دوو میلیشیایان نییە. ئەهلی دەسەڵاتدارێتی و حاکمیت جوابدانەوە بەنیاز و ئارەزوەکانی خەڵک نین. خەڵک نەفرەتەکە لەمان خۆیان ئەڵێن خۆیان بافر تاالبانی خۆی وتی خەڵک بێزی نەهاتووە بێتە سەر سڵمەکانی دەنگمان پێبە ئەی خێرە ێستا دوای ئەو ماوەی ئەو قسەکردانە خەڵک اعتیمادتان پێ بکات و دەنگتان پێبە. بۆیە قسەیەکی پڕوبووچە و ئەگەر شافعەر عەبدوڵاهی چەند کورسی کەش بێنێ شانسەکەی لە بزوتنەوەی گۆڕان زیاتر نییە بە هیچ شێوەیە چونکە دەواازەی ئاڵوگۆڕ بە قازانجی خەڵک لە پەرلەمان و لە لێرەوە نییە دەبێت بە شکست و ڕاماڵینی دەسەڵاتدارەتی ئەسی بزوتنەوەی کوردایەتیە تێبپڕێ هەر حرەکەتێک دەبێت لە پێشە ئەم ڕادماڵێ ئەگەر بیاوێ ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵکی کرێکار و زەحمەت کێش وە خەڵکی لەم چاوەڕوانی سەرکردانی دەربێنێ دەبێت ئەو بزوتنەوەیە بە فلتەری ڕوخاندنی دەسەڵاتدارەتی بزوتنەوەی کوردایەتی و ئەمریکا نایە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بەما تێبپڕێ. ئەمەوێت تاکید کەمانی پێتان وایە ئەگەر تەنانەت نەوەی نوێ زۆرینەی کورسەکانی پەرلەمانیش بەدەست بێنێواتە لە یەکێتی و پارتیش زیاتر ببێتە هێزی یەکەم لە پەرلەمانە ئەو کاتەش کارێکی پێ نەکرێت هیچ کارێکی پێ ناکرێت نەوەی نوێ هیچ کارێکی پێ ناکرێت نەخەسوتی حیزبی تایە ئەزانی چۆنە سەربەخۆ لەوەی ڕاستی یا چەپی سەربەخۆ لەوەی کە لە پەناچینی کرێکارە وەساوی یا لە پەنا بۆرژوازیە و نوێنەرایەتی تەبقەی بۆرژوازیەکەی بەڵام هەوڵدان بۆ ئاڵوگۆڕ لەسەر کۆمەلگەیشی دیاریکرا و بە حیزبی سیاسی ئەکرێ هەر حیزبێکی سیاسی توانی بەشی زۆری کرێکار و زەحمەتکێش خەڵک ڕۆشن بێت بتوانێت ئوفقی خۆی بکە ئاسۆی خۆی بکە بە ئاسۆی لانی کەم بەشی پێشڕەوی هەر یان بەشی زیندوو بەشی چالاکی هەر بزوتنەوەیشی دیاریکراو ئەبێتە حیزبێکی کۆمەڵایەتی و ئەتوانێت حیزبێک بێ کاریگەری لەسەر ڕووداوەکان دابنێ و ئاراستیان بکە. نەوەی نوێ هیچ شتێکی نییە نە سیاسەتێکی هەیە جادەپینەکردن تعمیرکردنی شتێک ئەمە نابێ بە سیاست بۆی کە تۆ بتوانی ئاڵوگۆڕ لە کۆمەلگەیەکە دروستکەی فقط کەسانێک کە دەنگی پێدەن ڕقیان لە یەکێتی و پارتیە کەسانێک کە زۆر لایەنگیرەکەن ڕقیان لە یەکێتی و پارتیە ئەمەش ئوفقێکی خەتەرناکە بۆیە بە بڕای من هیچ جاری زۆر من دڵم بەوە خۆش نییە کە ئەم جارە بە نیوەی جارەکەی کە خەڵک بەشداری بکە لە هەڵبژاردنە چ داوای کە نەوەی نوێ چیە هێنەیە چی نایێنێ بە بڕای من نەوەی نوێ ئوفقێکی بنبەستی هەیە هیچ ناتوانێت یەک بەرد لەسەر ئەو کۆمەلگایە بقاتە سەر بەر
جاری پێشووکە هەڵبژاردن ئەنجام درا بە پێی سەرچاوە تەنانەت فەرمیەکانیش باز لە بەشداریەکی یەکجارکەمی خەڵکی دەکەن و هەندێک ئاماژەی هەیە دەوتر تەنانەت لە 20%یش کەمتر بۆ ڕێژەی بەشدار بوو. ئەوترێت کە یەکێتی و پارتی دەترسن لەوەی کە دووبارە هەڵبژاردن ئەنجام بدرێت و ببینن بە واقعی کە چەندە بەشداربوویەکی کەم لە هەڵبژاردنەکاندا ئەنجام دەدرێت. بەڵام وێڕای هەموو ئەمانە ئەوان خەریکن کە انتخاباتێک بەڕێ بخەن و ئەنجامی بدەن و بە هۆکارانەشەوە کە بوونیان هەیە. پێتان وایە ئەگەر هاتوو هەڵبژاردنێک ئەنجام درا ئەم جارە ڕێگەی تر بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە خەڵک ڕاکێشنە بەر پای سندوقەکان وە ئەگەر خەڵکیش بەشداری نەکرد چی ڕێگەیەکی تری لە بەردەمدا هەیە بۆ ئەوەی کە بتوانێت بە ئاڵو گۆڕێک بکات؟ سری کە جاریکەم نێچیروان بارزانی لە بەردەم لە کەمپینی تەبلیغاتیە بۆ پەرلەمان وتی لە داهاتی نەوت ئەوەی کە پێڵێن پترۆ دۆلار بانقێک دروست دەکرێت ئەم بانقە پێڵێن کەپکۆ ئەم سەرمایە و شتانەی فرۆشتنی نەوت هەموویەچێتە ئەوێەوە دوایی وەکو بەلوعە تەوزیعکرێ بەسەر هەموو خەڵکی کوردستانە بەمە خەریک بوو دەنگی کۆ کردەوە. ئێستا نازانم بەچی ئەیانەوێت دەنگ کۆ بکەنەوە بە چ شتێک بەوەی کە ڕۆژنامەنووسێک بەوەی کە ڕۆژنامەنووس ئەفرێنن بەوەی کە مامۆستایەک دوای 40 ساڵ تەقاوت دەبێ لە بەردەمی ئاسایشی هەولێرە ڕائەوەسێت داوا ئەکات تەقاوتیەکەی پێبەنە بەرشەق بەوەی کە کرێکاران و خەڵکی بەژمەینەت ڕاوەسن لە ریزی وەرگرتنی نیوە موچە یا چارەکە موچەی تەقاوتیەکانە لە ریزا ئەمرن و جەڵدە لەیانەدا ینی چ شتێکیان هەیە تاوەکو خەڵکی پێ قانع بکەن بیەنە لای خۆیان. فقط ئەوەیە لەم کاتەیە ئەوان تەمان هەخاوەنی هێزێکی زۆر گەورەی چەکدارن ئەمانە کە موچەکانیان بەدەست ئەمانە دەمانە ڕاکێشنە پاڵ مەسەلەی دەنگدان بێجگەل لە تەزویرات و هەموو شتەکان بەدەست خۆیانە. لە سایەی دەسەڵاتێکی میلیشیاییە وەختێک لولەی چەک بەسەر سەری خەڵکەوە بێ هەڵبژاردن و انتخابات بێجگەل لە سیناریۆیەکی گاڵتەجاری هیچ شتێکیکە نییە. هیچ کەس ئیرادەی ئەوەی نییە کە ڕێگە چارەیەک هەڵببژێرێ هیچ کەس ئیرادەی ئەوەی نییە کە دەسەڵاتێکدا بە دەسەڵاتێکی کە بخاتە جێگەی. دوو میلیشیای زەبەلاحی گەورە خۆیان هەموو ڕۆژێ لە تەلەڤیزۆنەکانەوە لەڵێن بابەجان دوو زۆنە بابەجان دوو ئیدارەیە بابەجان ئەم ناتوانێت فڕاشی لەولا دامەزرێنێ ئەو ناتوانێت فڕاشی لەولا دامەزرێنێ ئەوەی کە لێرە جەریماکە ئەچێ لەولا ئەو داڵدەیە ئەوەی کە لەولا جەریماکە ئەم داڵدەیە کەتیبەی عسکەری بۆ دروست دەکات لیوای بۆ دروست دەکات هێزی چەکداری بۆ دروست دەکات سەرنجام بۆ پارێز ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتیە دەسەڵاتی میلیشیاکەیان لێپسەنیتەوە بەرگەی 1 ساعتی خەڵکی کوردستان ناگرن 1 ساعت ئەمە خەڵک پڕە لێیان بۆیە بە دەسەڵاتێکی میلیشایە بە زۆری چەک ڕاوەساوە فقط بە چەک بە خەڵک جاران خۆشخەیاڵی هەبوو کامانە کارێ بکەن ئەمانایتر دەسەڵاتی حکومەتی بەعسمان لە کۆڵ بۆتەوە دەسەڵاتی عەرەبمان لە کۆڵ بۆتەوە شۆڤێنیزمی عەرەب نەماوە ئیتر دەسەڵاتی خۆماڵیە دەسەڵاتی حکومەتی خۆمانە خەڵکی تەماشایان کرد لە 32 ساڵی ڕابردووە بێژگەل لە وێرانکردنی ئەم کۆمەڵگەی و ڕەتاڵکردن و فەقیرکردنی خەڵکو و بێدەرەتانکردنی خەڵکو و سەرکوتکردنی خەڵکو و کەرامەت شکاندنی خەڵکو و پێشێکردنی ئازادی سیاسی سەرەتاییترین مافەکانی خەڵکو و بردننی داهاتی و سەرەت و سامانی سەرزەوی و ژێرزەوی هیچ خێرێکی بۆ ئەمانتیان نەبوو بۆیە دەڵێن بڕوخێ دەبێ بڕۆی تۆ محکومی بە ڕۆیشتن محکومی بە ڕووخاندن لە 30 ساڵی ڕابردووە تەجروبەی 30 ساڵ کافی بوو بەقەر حکومەتی بەعز عمرت کردووە 30 ساڵی ڕابردوو کافی بوو یعنی نەدەتوانی من پرسیارێکەکەم ئەم پرسیاری هەموو کەسێکی خەڵکی کوردستانە من پرسیارەکەم نەدەتوانی لەم 30 ساڵیە ئەگەر یەک زەرە خۆت بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانت لەم سەرتا ئەو سەری بەهی خۆت بزانایە نەدەتوانی ئەم هەموو سەرەت و سامانە لەم کۆمەڵگەیە بوو لە ماوەی 30 ساڵە هێزی کار ئەوە کرێکاران هەن پارە ئەوە سەرەت و سامان بووە بە ملیاردێر و ملیۆنەرەکان لە لای ئێوە باش ئەوانی کە دووبەی و ئەمانی خەلیجیان دروست کردو خۆیان دروستیان نەکردو پارەیان هەیە چون باین شەریکە یابانیان کردوتیان ئام جادەیمان بۆ دروستکەم خەسەخانەیەمان بۆ دروستکە وڵاتەکەیان کردو بۆ وڵاتی کە ئێستا هەیە نەدەتوانی ئەمە بکەی بۆ نەتکرد ئەمە پارەکان خۆ هەبوون هەمووی ئێوە بردوتانە ئەوەتە خەڵکی فەقیری بەدبەختی داماوی سەرەتان نەخۆشی بێخزمەت گوزاری نەبوونی جادە نەبوونی خەسخانە 7-8 مزگەوت هەموو ڕۆژی خەریکی کەرامەت شکاندنی خەڵکن لە سای ئەم دەسەڵاتە نەگریسەوە کە هەیە
بۆیە دەبێ بڕوان حکوومەتە محکومە بڕۆیشتن بە هیچ شێوەیەک پەرلەمان و هەڵبژاردن فقط سیناریۆیەکی گاڵتەجارانەیە هەر کەسێک جارێکی کە بیڵێمەوە هەر کەسێ ڕێگەی پەرلەمان پیشانی خەڵک با بۆ ئاڵوگۆڕ بەرژەوەندی هەیە لە بامانەوەی ئەو دەسەڵاتەیە لە پێش هەر هەمویانە شافعەبدوڵڵاهی عەبدولواحید کە بە حساب بۆ ئۆپۆزیسیۆن خەریکە قسەکە. ئەگەر لە پەیوەند بە قسە و باس و ڕێکەوتنی یەکێتی و پارتی و پرسی هەڵبژاردن قسەیەک مابێ بە گرنگی بزانیت و لە گفتوگۆکەماندا نەهاتبێت فەرموون بە کورتی. من فقط ئەوە ئەڵێم لە نێو خەڵکی کوردستان بچۆ تەماشای زانکۆکان کە تۆ تەماشای خوێندکاران کە هەموو یەکی دوسێ زمانەزانن ئەم خەڵکی کوردستان یەک دنیایەک توانە و هێزی زانستی مرۆیی هەیە یەک دنیا کادر و خەڵکی تێکۆشەر و خەڵکی دڵسۆز و خەڵکی دەستپاکی تایە یەک دنیا ئینسانی ڕۆشنبیر و لێزان لە دکتۆرەکان کە ئەتوانێت هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەلگا بە قازانجی خەڵکی کوردستان بگۆڕێ ماوەتەوە تەنیا ئەوەی کە ئافۆ و ئامانجی سەر بەخۆی خۆیەوە بێتە مەیدان ریزەکانی خۆی یەکگرتووکە کرێکاران مامۆستایان قوتابیان بێکاران ریزەکانی خۆیانی یەکگرتووکەن و دەسەڵاتی خۆیان لەژێر دەسەڵاتی ئەمێکێتی و پارتی و ئەم ئەحزابگەلی جۆرە و جۆرانە دەربێنن ئاخر ئەمانە تۆ تەماشای کە سەیریان کرد ینی سەیری ڕەهبەری حیزبەکانیان کە سەیری نەفەرەکانیان کە بێکەڵکترین بەشەرەکانی ئەو کۆمەلگایە چارەنووسی و کۆمەلگایان بەدەستەوەیە بێتواناترین و بێلیاقەترین و بێکەڵکترین بەشەرەکانی و کۆمەلگەیان چارەنووسی مقدساتی نزیک بە 4-5 ملیۆن بەشەریان بەدەستەوەیە 30 ساڵە بەدەستیانەوەیە 30 ساڵە نیشانیاندا کە خەڵکی کوردستان خەوێگە بینێ ئەوان خەوێکی کە ئەبینن ئەوان ئارزویەکیانەی خەڵکی کوردستان ئارزویەکەیە بۆیە دەبێ ئەم دەسەڵاتە بەهێزی یەکگرتوو ڕێکخراوی خەڵکی کوردستان لە دەوری پلاتفۆرمێکی شۆڕژگێڕانە کە تعبیر بێ لە خواستەکان من پەرلەمانم بۆچی ئەمانم بۆ بنێرم بۆ نوێنەرایەتی من بکەن هەری ئێستا لەگە ڕێکەکانە خەڵک کۆ بن نوێنەرانی خۆیان بژێرن شوراکانی خۆیان لە کارگەکان و لە ناوەندەکان و لە زانکۆکان و لە دائیرەکانە شوراکانی خۆیان دروستکەن و خۆیان چارەنووسی خۆیان بەدەستی خۆیانەوە بگرن خەڵک زۆر لەوە عاقڵترە کە ئەمانە دانیشن ئەمانە بریاریان بۆ بن و ئەمانە قانونیان بۆ دەرکەن و ئەمانە چارەنووسی مناڵەکانیان دیاری بکەن ئایندەی مناڵەکانیان دیاری بکەن خەڵکی کوردستان دەبێ خۆی ئیرادە بکات و بێتە مەیدان ئەم دەسەڵاتە لە کۆڵ خۆی کاتەوە فقط تەنیا ڕێگەی ئەمەیە هیچ کەسی هیچ ڕێگەی چکەی نییە. تار حەسەن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆیە و ماندوو نەبن. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە پرسی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی و هەڵبەت ناونیشانی بابەتەکەمان ئەوە یەکێتی و پارتی کێشمەکێش و ڕێکەوتن چاوپێکەوتنێک دەبێت لەگەڵ موحسین کەریمدا وچانێک و دێنەوە لاتە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر موحسین کەریممان لەگەڵدایە بۆ تاوتوێکردنی پرسی ڕێکەوتنی نێوانی یەکێتی و پارتی. موحسین کەریم ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە بینەرانتان باش سپاس بۆ ئێوەش. لەسەر ڕێکەوتنی ئەم جارەی یەکێتی و پارتی کە هەڵبەت هێشتا ڕێکەوتنی تاو ئەنجام نەدرا بەڕام ئاڕاستەکان بەو ڕێگەیە ڕۆن کە بە ڕێکەوتن بگەن پرسیارم دەبێت بەڵام ئەمەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەم کە 30 ساڵی ماوەی دەسەڵاتی ئەم دوو هێزە و تەنانەت ڕابردووشەکە لە شاردا بوون ئەم دوو هێزە دەکەونە کێشمەکێش و ململانی و تەنان شەڕی ناوخۆ و بەڵام دواتر ڕێکەوتن و ڕێکەوتنامەی استراتیژی و دابەشکردنی دەسەڵات و هاتاوەکو دوایی ئەم زنجیرە لە کێشمەکێش و شەڕ و پێکدادان و ڕێکەوتن چی دەگەێنێت؟ بەڵێ تەوانە گەرچینەوە بۆ کۆن ڕاستەکەی باسەکەمان تۆزە درو درێژە بێ من زۆر بە کورتی باسیەکەم شەڕی ئەم دوو لایەنە لە 1964 دەست پێەکە گەر دیقەت بن کە شەڕ بووە یەکەم جار لەو وەکومان وەکو ڕێکخراوێکی سیاسی چەکداری کە کاتێک کە تەناقوز و ناکۆکیەوە نێوانیانەوە دابەژ من بۆ جەلالی و مەلایی بە مەفهومی ئەو کاتە
شەڕی ئەو دوو باڵا لەسەر ئەوە بۆ کە کامیان ڕابەری بزوتنەوەی ناسوایزمی کوورد دەکەن لە کوردستانی عێراق و ئەمە شەڕی سیاسی ئەوان بووە شەڕی چەکداریان بووە لەگەڵ دەوڵەتی بڵێن لە ناو خۆیانەوە ئاساسن لە بەرامبەرەوەی کە دەوڵەتی مرکزی کامیان قبوڵەکاوەکو ئەوەی کە نوێنەری با بڵین خەڵکی کوردستان بە مەفهومەکەی خوان قبوڵیان نەکاتوە ئامادە بێت لەگەڵان ڕێ بکەوێت گەر دیقەت بنەما دەورانی جۆراجۆری تێپەڕاتەوە مەسەن دەورانێک ساڵی هەفتا کە دوای ئەوەی کە حکوومەتی مرکزی بەوە قایلە بێت کە باڵی بارزانی نوێنەری ئەو حرەکەتە سیاسی چەکداریە کە توانێت وەکو مەسەلەی کورد لەگەڵ یادان وسان بکات سەربارەوەی کە بڵین باڵی جەلالی هاتبوونەوە ناو لەگەڵ حکوومەتان ڕێکوتون بەڵام لەبەرەوەی کەوکاتە میزاجی گشتی وابوو یعنی کە لە دژی دەوڵەت و دژ دەسەڵات بەوە زۆرتر سەمپاتی و بابین سۆزی خەڵکی لەگەڵا بوو سەرنجام ناچار بوو کە لە ساڵی هەفتا لەگەڵ پارتیا ڕێ بکەوێت تا ساڵی 74 کە شەڕ دەست پێکاتەوە دواتر تەبان ئەگەر دیقەت بم ساڵی 83 یەکیتی نیشتیمانی ئیبرازە بێ مەسەن لە پاڵ کە یەتە ناو فازاتێکی یەک ساڵی و لەگەڵ حکوومەتی عێراقا بەو حکومەتی کە ئەو کاتە بەرحاڵ یەکیتی نیشتیمانی نفوزێکی چەکداری سیاسی لە منطقەی لە کورسانە بێ بە تایبەتی لە منطقەی سێوانی و هەولێر وەگەر قیاسەکەی بە هێزی پارتی و کاتە حتمما یەکیتی نیشتیمانی هێزێکی سیاسی چەکداری بەهێزتر بوو لە چاو پارتیا و بینین مەسەلەن يعني حکوومەتی عێراق لەگەڵی فازاتەکە بەرحاڵ لەم پرۆسەیە ئەخیرەن ینی سەرنجام بە ساڵی نەوەیەکە کە دوای ئەوەی کە ئەم دوو هێزە مەجبورە بن بۆی کە درێژە بە چالاکی خۆیان بن چالاکی سیاسی چەکداری خۆیان بن نەحێک لە ئیتفاق بکەن ینی دوای نزیکی ئەتوان بڵێم نزیکی 30 ساڵێک یا با بڵێم 20 ساڵێک لە شەڕ و کێشمەکێش و ڕێکەوتن و شەڕ و کێشمەکێش و ڕێکەوتن سەرنجام ئیتفاقێکن کە بەری کوردستان پێگەن و لەبەرەوەی کە مەسەن معلوم نییە ئوفقە هیچ ئوفقە لە بەردەمیان نامێنێ مەسەنەوەی کە هیچ هێزێکیان هێزی ئەو هێزەی نییە کە وەکو هێزی ئەسڵی تەماشا بکەوت کە بتوانێت دەوڵەتی مرکزی قبوڵی کایانەی کانی ئیدعاکانیان بە جۆرێک ئەچێ پاشەکشاکە بە حکومە وشکستانی بەسەرانێ بەڵام ساڵی لە پێش لە باڵین لە ڕووداوەکانی خەلیجە ئەم هێزانەکە ئیتفاقیەکە لە بینی خوانە دوایەوە بوو کە وەکوی کە هینێک هەدیەک لە ئاسمان بکەوێتە خوارە بۆیان ڕووداوەکانی خەلیج ڕوایەت ئینتیفازەکە ڕویا باڵن ڕاپەڕینەکەەوە ئەمان وەکو دوو هێزی چەکداری ئەسلی بستن کوردایەتیان بەستنەوەی سیاسەتی خۆیان لەگەڵ ئەمریکا دەسڵاتی کوردستانی ئەدێتە دەست ئەمان ئیتر ئاڵوگۆڕێکی تر ڕوایە ئەم جارە یەنە ناو پرۆسەی دەسەڵاتدارەتی و لەگەڵ خەڵکا شارەکانەکە ژێر دەستیان ئەمە جارێکە بینن کە کێشمەکێش لەسەر دەسەڵات دەم جاریان ینی وەکو گوتم یەکەم جارەوە بوو کە ئایا دەوڵەتی مرکزی کامیانە کوڕابەری حرکەی کوردی بەڕسمی ناسێ و لەگەڵیان فازاکەەوە ئەچێتە ناو پرسەی فازات و بابڕین شەریکەکان دەسڵاتە بەڵام کاتێک کە ڕاپەڕینەکە ڕوایەت وە لە چوارچەی سیاست ئەمریکا دەرگایەکیان بۆ کردن ناوچەیەکیان تەسلیمەکرێ لێرە ئەمانوەکو خاوەنی ئەو ناوچەیە و دەسەڵاتداری ئەو ناوچەیە دەرەکەون اینجا کێشیان لەسەر مەسلەی دەسەڵات و مەسلەی تەوزیعی دەسەڵات و داهاتە شوێنێکیان بەدەستێت چۆن دەسەڵاتی بەسەرگە و چۆن داهاتی ئەم منتیقی کۆنتڕۆڵکەن شەڕەکە لە ساڵی 94 خۆتان ئاگدان دەست پێکات لە ساڵی 97 تقریبا تا 98 لە ژێردەهینی ئەمریکا ڕێکوتنێک دروزە بێت لە بینی جەلا تاڵبانی و سوازانە کە دواتر سەر کێشتە ڕێکوتنی ستارچی وە بۆ ماوەیەکی تر ئەمان بێدەنگە بن یعنی شەڕەکانیان باڵین کۆتایی پێت بە جۆرێک کە پێم وایە لە چوارچەی ستراتیژی ئەمریکا بووە کە ئەمریکا حتمما ینی ئەو بەرنامەی هەبوو کە بە جۆرێک فشاری ئەمان وەکو هێزی فشار لەسەر حکومەتی مرکزی بیاتەوە بۆی پێویستی بۆ بکەم دوو هێزە بە جۆرێک منطقی کوردستان کۆنتڕۆڵ بکەن و ئەمانەت هینێکی تیابێت نوعێک لە ئەمانەتی تیابێ ئارامی تیابێ بە تایبەتی کە سیوەی دەستی حکومەتی عێراقی درێژ کرد مەسەن ئەوەی کە بە پشتیوانی پارتی بێتەوە هاوکاری پارتیانی فەزاک دروست کە ئەگەر ئەوە بوو مەسەلەی کێرم هێزان لەگەڵ حکومەتی عێراق ڕێ بکەوێت بۆیە مەسەن ئەمریکا بەڕای من پەدەی کردەوەی کە فەزاکە ڕاگەی بۆ جۆرەکەم دوو هێزە مەسەن نەچنە پاڵ حکومەتی عێراق یا مەسەن پارتی زیاتر نەڕوا بۆیە ئەمانەی بە جۆرێک خستەنە فەزایك کە ڕێکوتن ڕووبات دوای ڕووداوەکانی ساڵی 2023 ڕوا جارێکی کە ینی ئەمان بە جۆرێک دانیش مشارەکان لە دەسڵاتی مرکز ئاکوێت دەست نەگەر لە کوردستانی عێراق بەڵکو پێگەیەکیان لە ناو سیاسەتی عێراق پێگەیەکی گەورە پیاکەن بە تایبەتی کە کاتە حکومەتی بەعزەر و خێوەناسازمی عەرەب تووشی شۆگە بێ مەسەن هێزەکانی ئامادەی ئەوتوانیە ئەمریکا بە پشتبەستن بە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی ئەسلی لە سازدانەوەی دەوڵەتی عێراقیە بەرحاڵ جارێکی کە مەسەن ئەمانە ئیتفاقێکن ئەمە بەسم پرۆسەی ڕێکەوتن و کێشمەکێش بۆ لە دوای نەوەیەکەوە لەسەر مەسەلەی دەسەڵات و داهات و کۆنتڕۆلی اقتصاد و سیاست لە کوردستانی عێراق دواتیش بە جۆرێک ینی نفوزیان کێشێتن بەعزی ناوچەی تر کە پێشتر نەبووە وەکو کەرکووک و ناچانی کە بە ناوچەی جێناکۆک ناوە برێن ئەمان هەمیشە لەم هینا بوون لەم کێشمەکێشا بوون
ئێستا بە بڕای من کێشمەکێش ئێسیان لەسەر تەقسیمی دەسەڵات و داهات یعنی ئەوەی کە مەسەن کامیانەیە بە خاوەنی قەزەی کورد ئەم مەسەلێ تەواو بوو بەتابەتی دواوی کە جەلال تاڵبانی اعترافەکە بە جێگە و پێگەی پارتی مەلا مستەفا واڵێ من غەڵەت بووم کە شەڕم کردو لەگەڵیا نی بە جۆرێک ئەوەی قبول کردووە کە پارتی هێزی یەکەمە و ئەو یعنی برین لە ڕابیدە بە هەر دەوڵەتی مەرکز بیار شوێنێ بێ دەوڵەتی کە بێ یعنی وەکو دوو هێزی سیاسی ناسیۆنالیزمی کورد قبولیان کردەوە جێگە و پێگەی پارتی وەکو هێزی یەکەم قبول کرد بەڵام ئەمە ئەڵگۆڕی بەسراتەوە دوای نەمانی جەلال تاڵبانی بەرحاڵ و ئیشقاقاتین کەوتۆ ناویکێتی و دەور و نەخشی پارتی بۆ لاوازکردنی یەکێتی بەرحاڵ پرۆسەکەی زیاتر تون کردەوە و مەسەڵەن فشارەکانی پارتی بۆ سەر یەکێتی و بە جۆرێک نەگەرەوەی وەکو هێزێکی دەرەجە دوو ینی هێزی ینی دووەم عەفو لە ناو ساحەی سیاسی عێراق و لە مەسەلەی ارتیبات لەگەڵ دەوڵەتی مەرکز دەوڵەتانە دەرکەوێ بەڵکو وەکو هێزێک کە چۆن هێزەکانی تر مەسەڵەن وەکو حزب وەکو گۆڕان ئێستا مەسەڵەن یا ئەو هێزانی تر چۆن ینی بە ئەمر و نەهی پارتی بجوڵێنەوە ئەوێت موقعەتەکەی یەکێتی بەو شکڵی لێبێت و ئەمە فشارەکانی دەوری پێشووی پارتی بوو لەسەر یەکێتی و ڕێنەکەوتەکەی پارتی ژابڵێن بە جۆرێک تۆرانەکەی پارتی لە حکومەتە بۆ بوو کە بە جۆرێک ینی ڕەدی ئەم سیاسی پارتیواتەوە ڕەدی ئەم شاری پارتیواتەوە نەک دەست بەرێ بۆ کارتی فشاری تر بۆی کە بتوانێت ئەم تەوازنە بە جۆر ڕاست بکاتەوە ئەمە بە بڕوای من ینی چۆنە جەوهەری کێشمەکێشی ئەوان پێگەنێت لە ماوەیەکی دروستەکە تۆ باسە کرد دەورانێک بۆی کە هەرێک کامیان ئەبن بە نوێنەری حرەکەی کوردی لە ڕابطە بە دەوڵەتی مەرکز دەوڵەتانی ناوچەکە و دووهەمیان لە پرۆسێکی دیاریکراوە کە ئیتر جۆرێک منتیقە پێش دەستیان و لە ناو شارەکانە حاکمیت دەستیان کێشەکە بە بڕای من لەسەر بێت کە کامیان خاوەنی ئەسڵی کوردستانە دەسەڵاتی بەدەسەوەیە و کامیان کۆنتۆلی کوردستانە کات و کامیان قسەی ئەڕوات لە وەکو دەسەڵاتداری کوردستان ینی کێشەکەیان ئەبێ بەمەوە کێشە لەسەر تەوزیعی دەسەڵات و داهاتە بێت لە کوردستانی عێراق لە ڕابطە بە باوێن دەوڵەتی عێراقیشەوە. زۆر سپاس بۆ ئەم مێژوە کورتە و دەرخستنی خاڵە سەرەکیەکانی ئەم کێشمەکێشەی کە هەبوو لە نێوان ئەم دوو هێزە سەرەکیەی کوردستاندا بەڕاستی زانیاری زۆر گرنگی تیا بوو. بەڵام ئەگەر بینە سەر ڕێکەوتنەکەی ئەم جارەیان نزیکەی نیو ساڵێک دەبێت کە یەکێتی چۆتە دەرەوە لە حکوومەتدا یاخود عەلەنی ڕای نەگەیاند بووە بەڵام بەشداری کۆبوونەوەکانی حکوومەتی نەدەکرد حکوومەت تاڵبانی کشا بۆیەوە ئاماژان بەوە دەکرد کە پارتی زۆنی سەوزی ئیهمال کردووە گرنگی نادات بە سلەیمانی و ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی و زۆر بابەتی تریش لە کەیسی ئەو تیرۆرانی کە ئەکران و هەتاوەکو داواکردنی دادگایی و زۆر کەیسی تر کە باز دەکران بەڵام بێ ئەوەی کە هیچ ئاڵوگۆڕێک لەمانەدا بێت قوبەت تاڵەبانی و وەزیرەکانی یەکێتی چوونەوە بۆ لای چوونەوە بۆ پارتی و بۆ لای مەسرور بەرزانی و پێ ئەچێت بە ڕێکەوتنیش بگەن ئەم جارەیان بۆچی لە ڕێکەوتنەوە نزیکترن تاوەکو ئیدامەدان بەم زیزبوونیان لە یەکتری زانین چۆنە بە بڕای من بمبەخشە ئەم ڕاکێشانی ئەو کێشمکێشەی کە هەیەیان بوو بەوەی کە قوبەت تاڵبانی بەشداری کۆبنەوەکانی حکوومەتی ناکرد ئەنجومەنی وەزیرای ناکرد ئەوان لە کاتێک کە ئەم دوو هێزە لەسەر ڕێکەوتون کە کوردستان ئیدارەکەەوە هەردوو هێزیشن کە بە واقعی دوو ناوچەی کوردستان کۆنترۆل کردووە لەباری ئەمری واقع دیفاکتۆ یەکێتی منتیقەی زۆنی سەوزی لەژێر دەستایە ینی ئەم حکوومەتی کە هەیە هەتا و کاتەشی کە بەیەکۆبوون هیچ کەسێک گومانی لەوە نیە کەمە حکوومەتێکی دوو زۆنیە ینی بەڵام چۆن لەسەر ڕێکەوتون ئیدارەیەکی مشتەریکیان لەسەر دوکە بەڵام لە دنیا واقعا دوو حکوومەتی خۆجێیی هەیە کە بەس تەنها لە ئەنجومەنی وەزیرانە یەکیان گرتبوو و بەپێی تەوازنێک لەبێنی دوو هێزە ئەسڵیە هەبوو تەوزیعی مناسب و تەوزیعی دەسەڵاتەکان تەوزیعی داهاتیانە کرد بەڵام وەکوتم فشارەکانی پارتی ئەتوان بڵێم دەورەیەک زیایی کرد مەجموعی انشقاقات کە کۆتووە ناوێکێتی بە دوای مردنی جەلال تاڵبانی مەسەلەن جابوونەوەی گۆڕان و زربەدان لە یەکێتیەوەی کە یەکێتی مەسەل این بوو دواتر کێشمەکێشەکان ناوخۆی یەکێتی لە بینی دوو ئامۆزاکە کە ئەو هێزەی زیاتر لاواز کرد یعنی بە جۆرێک مەسەن سەرلێشاوایەکی یەکێتی دەور و نەخشی قیادە کۆنەکانێن ئەمانە یەکێتی خستۆتە بارێکی خراپ وەکو حیزبێکی سیاسی حیزبێکە کە دەسەڵاتی بەدەسەوێت دەسەڵات ناوچێک و لە حکوومەتە وەزعی باش نییە پارتی زۆر لەمانە ئیسپادێک و فشارەکانی بۆ بکە وکوتم یەکێتی بخاتە اینێکی کەوە بەڵام یەکێتی لەژێر فشاری ئەمری واقع بە حکومێک کە خۆی بە عملی کۆنتۆلی منطقەیە کات ئەوە نییە مەسەن وەکو گۆڕان نیە شوێنێکی بەدەستەوە نەبێ بە عملی منطقێکی بەدەستەوەیە بۆیە ینی لە ئازال فاکتەری
قوتی هەیە هێزێکی پەرشوبڵاوە بێسەروبەرە بەڵام منتیقێکی بەدەستەوە و هێزی چەکداری هەیە و پشتیوانی نێودەوڵەتیش هەیە مەسەر ئێرانی لە پشتە بە بڕای من بە جۆرێک لەگەڵ بەعزێ لە هێزە شیعەکانە اتفاقات و نزیکاتی هەیە بۆیە ئەوی جوانی هێزە بێت کە بێدەسەڵات وەکو گۆڕانە وەکو حزابی ترکە هەیە مثلا ئەمیش ئیمکاناتی ئەوەی هەیە کە بتوانێت فشار لەسەر پارتی دروستکات بە جۆرێک ئەنی ئەوەی کە کەناڵیگیری کرد لە حکوومەت یعنی زەختێک بوو لەسەر پارتی بەتایبەتی مەسەڵەن ئەو کوتۆم دوو هێزە حکوومەتیان ڕاگرتووە ئەمە ئەگەر دیقەت بەی هەم بۆ ئەمریکا مەسەلەی ڕاگرتنی ئارامی ئەم ناوچەیەوە ئیستیقرارێکی سیاسی کە لەم ناوچایەوە چکە بۆ ئەمریکا هێشتا وەزی عێراق یەکلایە نەبووەوە مەسەن ناکرێت ئەمانەمی بەسەرێکا بشێوێت ئەنی وەز بەڕای من ئەمریکا چاوەڕێوکە وەز عێراق بەلایەکە بکەوێت یعنی ئەو کاتە ڕەنگە چارەنووسی حکوومەتیێران بە شوێنێکی کە بڕوانی بەڵام ئێستا ئەمریکا پێویستی بەمەیە بەڕاگرتنم دۆخەش بەوە ڕاگیرەکە بێم دوو هێزە لەگەڵێکان نزیک بن ناکرێ بەم شێوەیە هەرێکان لە دۆڵێ دانیشێ دوهەمیان مەسەلەی ئەمری واقعەوە کە بە بڕوای من پارتی ئەو ئیمکانەتی یا ئەو توانای مانۆڕی کە پێشتر هەی بوو لە بەرامبەرێکێتا بەڕای من ئەمەی لاواز بوو بەتایبەتی ئەگەر دیقەت بن پارتی بە حکمی ئەوەی کە مەلەفی نەوتی لەژێر دەستا بوو فرۆشتنی نەوت لەژێر دەستی ئەوا بوو وەکو تاوانەکو هێزێکی یەکەمی دەسەڵات لە عێراق لە کوردستان عێراق ئەمانەی بەدەستەوە بۆمە ئیمکاناتێکی ئابووری و عەسکەری و تا دیپلۆماسیشیا بوویە بە بڕای من ئەمەی کە دادگای پاریس ئەم مەلەفە لە دەستی پارتی دەرێنەوە فرۆشتی نەوداهاتەوە دەست حکومەتی عێراق ئەمە زەربەیەکی سیاسی ئابووری بوو لە پارتی کە بڕای من پێگەی پارتی زەعیفتر کرد و بە جۆرە پارتی ئێستا ئەویش ئەبێ مسابقەی ڕێکوتنی لەگەڵ حکومەتی عێراق بکات ئەگەر پێشتر یەکێتی زمینێکی ساز کرد بوو لەگەڵ حکومەتی عێراق ڕێگا ئێستا پارتیش ئەوێ ڕێکەوێت لە عێراق توانێت زمینە سازی بۆ مەکە ئەمانی تر تەواو بوون مەسەن ئابووری سربەخۆی سیاسی ئەمانە تەواو بوون هەتا مەسەلەن ئێستا ئیندیماج بوون لەگەڵ عێراق و پێشبڕکێ لەسەر ئەمە بۆ بە مەسەلە و پارتی بۆمە بەڵام من ئیژەکە بۆیە یعنی ئەم دەرهاتنی ئەم مەلەفە لە دەستی پارتی پێگەیەکی بە قەناعەتی من پێگەیەکی لاوازتریەوە بە پارتی کە توانای مانۆڕی کەم کردێتەوە لە بەرامبەرێکێتیە بۆیە لەودا شۆ ئەم فشارە هەیە وگوتم ئەمریکا ئەم وەزعی هینە ئەبێ وەزع ڕابگرێ و ئایا مەسەلەن جانبێکی کە ئەوەیە کە ئەگەر فشارەکانی پارتی لەوە زیاتر بڕۆشتا یەکێتی نەجتمانی بەناچاری زۆرتر بەلای عێراق بڕۆشتەوەی کە خۆی هەڕەشەیە کرد منطقەی سلێمانی و ژێر دەسەڵاتی خۆی جیا کرداتەوە لە کوردستان لە هەرێمی کوردستان و ڕاستەخۆ ڕەبتی کاتەوە بە عێراق و کاتە مەسەلەی حکومەتیێرم یعنی لەو قوارێشی کە ئێستا هەیە بە جۆرێک لە چوارچێ فیداڵینا ئەمەش نەئەمە بۆیە ئەمانە هەمووی ینی ئەو نەتایجانە بوون کە ئاکامی ئەم کێشمەکێشی ئەوان ممکن بوو حکومەتی هەرێم هەڵوەشێتەوە بە جۆرێک ئەو دەسەڵاتی کە هەیەە نەمێنێ و ئەمەش معلوم نییە مەسەن ئایا حکومەتی مرکزی یەکێتی چۆن قبوڵەکە چۆن پارتی قبوڵەکە مەسەن ئەمانە و دوو هێزی شکست خواردووی هەڵوەشاوی حکومەتێک دەساتێک ناتوانێت لەسەری اتفاقن و بەئینجا بەلاوازی بە هینی تەنازلەوە چنەوە بەردەم حکومەتی مرکزی ئەبێت چ پێگەیەکیانە بێت بۆ لاشەو کوتم ئەمریکاش پێویستی بۆ یەکەم مەزە درێژەکە بۆی بەڕام ئەم فاکتەران دەوری بوو لەوەی کە ئەم دوو هێزە ناچار کا قانعکە کە جارێکی کەش بە هەموو ئەم کێشمەکێشانی کە هەیەە نەوعێک هەرێکان قاڵدرمەیەک یەکێک تۆزێ سەرکەوێکی کەمێ بێتە خوارەوە تاوی بەیەک بگەن و ئەم دانیشتە دروست هێشتا بە بڕای من ڕێکوتنی ئەساسی نەکرا هێشتاوی کە وەزیرەکان چوونەتەوە من ڕاستەکەی ئاگام لێ نییە پێمانێت چوونەوە بەڵام ئەمە دانیشتێکی سەرەتای لە بینی مەسرور بارزانی و قوبا تاڵەبانیە کە گفتوگویان کردو لەسەری کە تیمی حکومەتین یەکێتی لە حکومەتا بچێتەوە ینی بە جۆرێک ئەم کێشمەکێشە کۆتایی پێبێ ئەم دوورکەوتنەوەی کۆتایی بێ و دەستکەن بە دانووسان لەسەروی کە چۆن تەقسیمی دەسەڵاتەکانیانەکەن و چۆن ڕێەکەون چۆن پارتی بازێت تەناوزرات بۆ یەکێتی کات و چۆن ڕەنگە هەنگاو بنێن بۆ پرۆسی هەڵبژاردن چکە لە تەحقیقات ئەمان ئەبێ بچنە ناو پرۆسی هەڵبژاردنەوە ئەمریکا و غەرب و خودی ئەمانش پێویستیان بەوە هەیە کە نەوعێک شەرعەتێک بن بخوان ئەگەر چی کە هەڵبژاردن مەسەلە نییە من گوێم لە قسەکانی هاوڕێتایە ڕوو بەڵام ئەمان بۆی کە شەرعەتێکی ڕووکەشیش بن بخوان پێویستیان بەوەیە کە ئەم هێزە چەکدارانە بڵێن ئەوەی من هینی ینی لا خەڵکیشۆ دەنگمان هەیە بەڵام ئەمە خۆی بەڕاستی قمارێکی شەکە بە ترس و لەرز زۆمانە چنانە خوان چەندی داوتوانە کە ئەگەری ئەوەیە لە انتخاباتە دەنگ نەهێن دەنگیان پێ نەدرێ بۆی ئەمەش کێشێکە کە لەباری سیاسی لەباری یاسایی ئەمانە شەرعەتیان لام هێزانە نامێن و ئەکەونە پێگەیەکی زەعیفتر و لاواستر لە بەرامبەر هەتا لە مەسەلەی دانوستان لەگەڵ ئەوانە هێنان لەگەڵ دەوڵەتی مەرکەزیەکان موقعێکی خراپترەوە بەڵام وەکوت ئەمە مەسەلەوە ئەوە نییە کە انتخابات ئاڵوگۆڕێکی جدیەکە بەڵام انتخابات بکرێ هەر ئەمان دەسەڵاتدارە بن هەرمان هێزی ئەسلیە بن بەڵام ئەوە شەرعەتێکی قانونی وەرەگرن بۆ خۆیان کە بڵێن ئێمە یعنی ئێمە هێزی میلیشیایی نین ئێمە نوێنەی خەڵکی و خەڵک دەنگی پیاوی ئەگەر بە کورتی لەسەر ڕۆڵی نێچیروان بەرزانیش پرسیارە بکەم کە کەناڵی ڕوودا و بەشێکی تر لەو کەناڵە ڕاگەیاندنانی کەرزیکی لە نێچیروان بەرزانیەوە زۆر ئاماژە بەوە دەدەن کە وەکو سەرۆکی هەرێم توانیوێتی ڕۆڵێک بگیرێت لە نزیکردنەوەی ئەم دوو هێزەی کە 6 مانگە
ناکۆکی لە نێواندیاندا هەیە. سەرنجی ئێوە لەم بارەوە. بەڵێ من پێم وایە پروپاگاندەیەکی میدیای ڕووداوە کە نزیکە لە نێچیروان بارزانیە من پێم وانییە کامە زان چۆن مە کێشێکی شخصی نییە تا نێچیر بتوانێت دەوری تەرەفی مەحاید و بێلایەن ببینە ئەمە کێشەی بینی پارتی وێکێتە تا کێشەی بینی مەسرور و قوبات نییە بینی پاڤێڵ و مەسرور نییە ئەمە کێشەی بینی دوو هێزە کە یەکیان ناوی پارتی دیموکراتە ئەویشان ناوێکی نیشتمانیە جا کەسەکانی کێنرایەتیمانەکەیانەوە قەزێکەیە کێشەی ئەم دوو هێزە من تم لەسەر باس کرد لەسەر چییە بۆیە مەسەر یعنی نێچیروان بارزانی وەکو کەساتی دووەمی پارتی ئەگەر لە ناو حکومەتە دەسەڵاتی نیە بەڵام ئەو کەساتی دووەمی پارتیە جێگیری یەکەمی مەسرور بارزانیە واوکات ئەو یعنی یەکێکە لە کەسە ئەسڵیەکانی سەرجەم سیاست و استراتیژی پارتی دیموکراتی کوردستان یعنی بۆی ئەمان بە بڕای من درۆیەکی ئاشکرایە بەڵام هەدەف لەمە چیە پروپاگاندەیەکی نەوێک ڕیاکارانەیە بە بڕای من کە ئەوێت بابڵین ئەم جانبە ئیبراسکە کە گوایە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمە و بێوێت ئیتیحادێک بات بمبینە کە گوایە حکومەت و دەسەڵاتی هەرێم دەستەی باڵێن هەیئەتی تەنفیزی حکومەتێکی حیزبی نییە حکومەتێکی تەکنۆکراتە حکومەتێکی گشتیە هی هەموو خەڵکەی حکومەتێکی باڵێنەوەی کاڵێ دوور لە ئەنی ئەوی کە لێرەمە لە کوردستان لە حکومەتی حیزبی حکومەتێکێتی و پارتی گوایەمە نە ئەمە حکومەتی هەرێمی کوردستانە ئەوە سەرۆکی هەرێمی کوردستانە سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە لە سلێمانیەوە تا زاخۆ لە کەرارەوە تا زاخۆ گوایەوێت ئەم پێگەی پێبن و ئەم واجیهە و ئەم ڕوخساری پێبن بەڵام لە دنیا واقعا نێچیروان بارزانی کەسێکە لە کەسە ئەسڵەکانی سیاسەتی پارتی و حتمما بەشێکی ئەسڵیە لەو کێشمە کێشێکە لە بینی پارتی و کێتیا لەسەر مەسەی دەسات داات بۆیە پێما بێژگە لە پروپاگاندێکی چاوەشەکارانە کە بێوێت غیتایەکی تر ڕووکەشێکی تر باڵێن با جێگۆ پێگەی نێچیروان بارزانی شتێکی تر نییە واقعەتیش پێمانە کە خەڵکی ژەونە سادە بن بڕوا بەو دیعانەی کەناڵی ڕوودا بکەن. ئایندەی ئەم ڕێکەوتنە ئەگەر هاتوو ئەم نزیک بوونەوەیە بە ڕێکەوتن گەیشت چی ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگەی کوردستاندا بەدی دەهێنێت؟ من پێم وایە کە لە پەیوەند بە خەڵکی کوردستانەوە بە ژیان و گوزەرانیان ئاڵوگۆڕێک دروست ناکە ئەمانە بەیەکەوە ئەو کاتێک کە بەیەکەوە بوون ڕێکەوتون هەر زوڵمیان لە خەڵک کردووە داهاتی خەڵکیان بردووە نانی خەڵکیان بڕیوە خەڵکیان بێکار کردووە هەموو دەستگاکانی هینیان کردەوە بە بازار و بە خەڵکیان فرۆشتنەوە لە سەحە و لە خوێندن و لە کارەبا و لە ئاو لە هەموو شتێ و کاتێکیش کە بەرامبەر بە یەک نولین هەر هەمان کارەکەن دەزەکەن بە گیرفانی خەڵکا و گیرفانی خەڵک تاڵانەکەن ئەمان دوێزی تاڵان چین بەڵام ئەوەی کە لە پێیان بە خۆیانەوە چی ڕوایات ئەوەیە کە بۆ ماوەیەکی دیاریکرا و کێشمە کێشەکانی محسین کەریم لەگەڵماندا ماویت بەداخەوە بینەرانی ئازیز پێش دەچێت بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە ئەم محسین کەریمیش لە سەرهێڵ نەمابێت محسین کەریم لە سەر خەتن ئێوە گوێتان لە دەنگمان هەیە؟ بەڵێ گوێتان لە دەنگمان بەڵێ هەتا وەکو ئێوە بۆ بهین وەرگرتنی دووە وەڵام چاوەڕێ دەکەین ئەو کێشە تەکنیکیە چارەسەر بێت بەڵام بینەرانی ئازیز ئێمە لە دوو هەفتەی ڕابردوودا لە کاتێک کە عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی دەستگیر کرابوو بەرنامەمان هەبوو لەم بارەوە لەگەڵ عوسمانی حاجی مانف و عەبدوڵڵا مەحمووددا چاوپێکەوتنمان کرد خۆشبەختانە عەلی مەحموود دوێنێ ئازاد کرا و لەم بارەیەوە ئێمە دۆکومنتێک بگورن دۆکومنتێک ڕێپۆرتاژێکی بچووکمان ئامادە کردووە لەسەر وتارێکی عوسمانی حاجی مارف کە پێرێ بڵاوکرایەوە سەبارەت بەوەی کە بۆچی بێدەنگی لە کەیسی عەلی مەحمووددا کراوە کاتێک کە دەستگیر کرابوو لە هەولێردا و تا ماوەی دوو هەفتە هیچ قسێک لەبارەیەوە نەکرابوو بەجیا لەوەی کە هەر لە ڕۆژی سەرەتاوە ئاماژە بە ئەو کرابوو کە داڵدەی کەسێکی دابوو کە تۆمەتبار بوو بڕوانە ئەم ڕێپۆرتاژە و دەگەڕێنەوەدات بۆ بێدەنگی لە کەیسی عەلی سیاسی کراوە ناونیشانی وتارێکە با قەڵەمی عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمەنیستی کرێکاری کوردستان نووسراوە و ڕۆژێک بەر لە ئازادبوونی عەلی مەحموود لە سایتی ئاوێنە بڵاو کرایەوە و پرسیاری هۆکاری بێدەنگی لە کەیسی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی
کە ماوەی 2 هەفتە بوو دەستگیر کرابوو هیچ زانیاریەک لە چارەنووسی بەیان نەکرابوو. عوسمانی حاجی مارف دەڵێت بۆچی ئەم کەیسە دەبێت وەها شاراوە و نهێنی بێت، بۆ فرامۆشکراوە و بێدەنگی لێکراوە، بە تایبەتی ڕەخنە و ناڕزایەتێکی بەرفراوان لە بەرامبەر ئەم کەیسە دەنگدانەوەی هەیە. دەبوایە ئاسایش و دادگا لەلایەک زۆر شەفافانە و ئاشکرا مامەڵەی ئەم کەیسە بکەن و بەردەوام ڕای گشتی ئاگادارکەنەوە. لەلایەکی ترەوە هیچ پێویست بۆ ناکات کە عەلی لەسەر تومەتێکی لەم چەشنە دەست بەسەر بێت و لە زینداندا ڕایگرن. پێم وایە تەواوی ئازادی خوازان گەرانتی ئەوە دەدەن کە هەر کات پێویست کات عەلی مەحموود لە بەردەم دادگادا ئامادە دەبێت. بۆیە جۆری مامەڵەی ئاسایشی پارتی لە هەولێر لەسەر ئەم کەیسە تەواوی ئازادی خوازان دەخاتە سەر پێداگیری ئەوەی کە ئەم کەیسە ئەشێ سیناریۆیەکی دروستکراو بێت. لە بەشێکی تری وتارەکەدا هاتووە لە هەر حاڵەتێکدا ئەوە خواستی ڕای گشتی ئازادی خوازانە کە داوای ئازادکردنی دەستبەجێ عەلی مەحموود دەکەن، واتە پێویستە ئاسایش و دادگای هەولێر و بەرپرسانی پارتی بەجددی بەدەنگ ئەم خواستەوە بێن. پێویستە دەست بەجێ عەلی ئازادکەن. لە هەمان کاتدا وردەکاریەکانی بەدوادا چوون و لێکۆڵینەوە لەم کەیسە ڕۆژانە بە ئاشکرا ڕابگەێن و ڕای گشتی ئاگادارکەن. نەکردنی ئەم کارە نابەرپرسیارەتیەکی نائینسانی و بێڕێزیەکی زۆر نابەجێ و ئاشکرای ئاسایش و حکومەت و بەرپرسانی پارتی و دادگای هەولێر دەگەیەنێت کە بەرامبەر ئازادی خوازانی کوردستان پیادەی دەکەن. لە کۆتایی وتارەکەیدا دەڵێت ئازادی بۆ عەلی مەحموود. شایانی باسا ڕۆژی 25 ئاپریل هێزێکی ئاسایش چالاکەوان عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی دەستگیر کرد بە ناوی داڵدەدانی تۆمەتبارەوە. دەستگیرکردنی عەلی مەحموود ناڕزایەتێکی زۆری لێکەوتەوە و لە ئاستێکی فراواندا داوای ئازادکردنی دەکرێت. هەروەها ڕۆژی 9 ئایار واتە ڕۆژێک پاش بڵاوبوونەوەی ئەم وتارە عەلی مەحموود ئازاد کرا. ماڵە بینەرانیازی زۆر ڕێپۆرتاژێکی بچووک بوو سەوارەت بە بۆچی بێدەنگی لە کەیسی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی کرابوو و خۆشبەختانە عەلی مەحموود ئازاد کراوە. سواس بۆ ئازادی خوازان بۆ ئەو هەڵمەتە فراوانی کە کراتاوەکو عەلی مەحموود ئازاد کرێت. پێدەچێت کێشەکەمان لەگەڵ محسین کەریم چارەسەر بوو بێت وستا محسین کەریم لە سەرخەت بێ لەگەڵمان. محسین کەریم گوێ دەدەنگمان هەیە؟ بەڵێ گوێم لە دەنگتانە ببورن. لە وەڵامی پرسیارەکەدا ئەوەتان بوو باشی ئەو بەشەتان کرد کە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا بەڵام لەوەدا قەتع بوو کە چی ئایندەیەکی نێوان ئەم دوو هێزە دەگەێنێت. بەڵێ زۆر سپاس. من تەواوەتم لە پەیوەند بە خۆیانەوە ئەوەیە کە بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەم کێشمەکێشە کە هەیەە مەسەن هێورە بێتەوە بە جۆرێک ڕێەکەون لەسەرەوەی کە بۆ ماوەیەکی تر ئەو پۆست و دەسەڵاتی کوردستان دابش بکەن، داهاتی کوردستان دابش بکەن بە پێی بەوازن زەوابتێک کە لەسەر ڕێەکەون. بەرحاڵەوەش خۆی هەرەوە خۆی جێگەی بابەتی کێشمەکێشێکە کە مەسەن ئایەکێتی بەو بەشەی پێشووی ڕازیە بێ یان پارتی بەشێکی زیاتریان ئاياتێ یا بەرحاڵ دەکێتی داوای بەشی زیاترەکە چۆن ئەمە بە بڕای من مەسەلەی کێشمەکێشی داهاتوانێ، بەڵام بۆ فتێکەوە نەبێتەوە بە بڕای من احتیمالی ئەوە شەیە گەری زۆر کە بچنە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە و ئیترەوە پرۆسەی هەڵبژاردن بەڕای من دیارەکە کە دەورەیەکی تر لە کێشمەکێش لە نێوانە بە چ شێوەیەک چێتە پێشەوە. وەکو دواپرسیار سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا و نەتەوەیە گرتوەکان بپرسم کە ئێوە لە سەروتاری بڵاوکراوەی ئۆکتۆبری ژمارە 59دا کە بڵاوکرایەوە سەرنجی بینەران بۆ خوێندنەوەی ئەو وتاری محسین کەریم ڕادەکێشم لەوێدا ئاماژە بە ڕۆڵی ئەمریکا و پلاسخار بۆ نوێنەری نەتەوەی گرتوەکان دەکەن وە قسەکەرێکی ناڕاستە و خۆی ئەمریکا بۆ فشارهێنان بۆ یەکێتی و پارتیکا بە ڕێکەوتن بگەن هەڵبژاردن ئەنجام بدەن و هەروەها تەنانەت مەترسی ئەوەی بۆ هێناونەتە پێش و باسی کردوم کە مەترسی ئەوە هەیە قەوارەی هەرێمی کوردستان لەدەست بدەن. ئەم فشارەی ئەمریکا و نەتەوەی گرتوەکان بۆ یەکێتی و پارتی لەپایی چییە؟ من لە بیدایەتە بە جۆرە ئاماژەم پێکردیان یەکێتی ئەمریکا پێویستی بۆ یەکەم دۆخە ڕابگرێ، ئەم دۆخەی کوردستانە بێ ڕابگرێ، مەسەلەن هەڵوەشانەی وەزعی کوردستان، مەسەلەن گەڕانەوەی پارتی بۆ لای حکومەت بەجیا یەکێتی بۆ لای حکومەت بەجیا کامە ممکنە وەزعەکە زیاتر تێک بات، بە تایبەتیش دەستی دەوڵەتانی ناوچەکە زیاتر باڵین لە
زیاتر تێکدانی ئەم وەزع مەسەن ئێران توانای نەخشی زیاتر بێ تورکیا توانای نەخشی زیاتر لە تێکدانی وەزعکە بۆیە ئەمریکا پێویستی بۆ بکە خۆی بە جۆرێک نەخش و کۆنتترۆلی خۆی لە وەزع عێراقا ڕابگرێ بتوانێت ئەم دۆخێکە هەیە بە جۆرێکی تر تاماوەی کە ڕای کێشێت تا مەسیری عێراق چانسی عێراق بەلایەکە ئاکەوێت چکە لە هزار کێشمەکێشە لە عێراقاکە لە بین ئەمریکا و ئێرانە ئەمریکا دەوری ینی ئەم ئێران دەوری جدی هەیە لە ڕسمی سیاسەتی عێراق و دەسەڵاتداری عێراقا ئەمریکا محاولاتی خۆی کات کێش لە بینی ئەم دەوڵەتانە هەیە لە بینی رووسیا و چین لەلایەک ئەمریکا هەیە بۆیە بەرحەڵەمانەمەی مەسالێک کە پێویست دەکات دۆخی کورسان بە جۆرێک هێمن بێتەوە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایەوە تەمان پلاسخاتیش بەبڕای مەکو نوێنەیە نەتوێتوان کە بە جۆرێک نەتوێتەکان توان بڵێم جەبهەی ینی پێشۆی ئەمریکایە دیفاع لەو بەرژەوەندی و لەو مەسلحەتەکە ئەوێدێکی دووپارتی ناچارکەکە بچنە پای ڕێکەوتنێک و جۆرێک لە هەڵبژاردن و ئەنجامدان لە هەڵبژاردنەوەی وەرکردنەوەی دۆخەکە. محسین کەریم سەر و سەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش مادوونم ببورم بۆ خەلە تەکنیکی کە ڕۆیە ڕاستەکەی نازانەوە کارەکەی چی بوو ببەخشم. بەڵێ هەندێک جار ئەو کێشانە ڕوودەدا و کاتێکیش بەرنامەکان ڕاستەوخۆن کەمتر دەستمان بەسەریە ئەشکێتەوە بەڵام خۆشبەختانە توانیمان چاوپێکەوتنەکەمان لەگەڵ محسین کەریم بە سەرکەوتن بگەێنین. بینەرانی ئازیز هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان جارێکی تر دووبارەکەینەوە کە سپاس بۆ هەموو ئەو سەرنج و تێبینیانەی کە پێمان دەگات و دەبینین کە ڕێژەی فۆڵۆوەران و لە سۆسیال میدیای پێشنگ تیڤیدا لە زیادبوونا هەر لە ئینستاگرامەوە لە تویترەوە لە تیکتۆکەوە لە یوتیوب و بەتایبەتیش لە فەیسبووکەوە سوپاس بەوەی کە لای خۆتان و بەرنامەکان بڵاو دەکەنەوە و دەینێرن بۆ دۆستان و ئاشنایانتان پێشوازی لە هەموو سەرنج و تێبینی و پێشنیارێکی تری ئێوە دەکەن. لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.